بەڕاستی کارێکی زۆر جوانیان کرد چکە لەم کاتەدا زۆر پێویست بە لەبەرەوەی مناڵەکانمان پێویستی بۆ ڕێنمایی هەیە هەچەنە خۆمان لە بابەتەکانیشا باسی ئەو ڕێنماییەکەن بەڵام ئێستا زیاتر بۆیان ڕوونبەوە ئەم هەویر و فڵچەی زۆر سوودی لێ ئەبینی مناڵەکە بە ئیش شتێکی خۆی ئەزانێت ئیتر ڕۆژانە پێی هەڵەسێ بۆ ئەوی کەوا دەمودانی بشا و هەروەها پاراستنی دەمودانەکانی بکە و زۆر سوپاسیانەکەن دەستان خۆش زۆر پێویستە بە تایبەتی لە ژینگەی ئێمە زۆر پێویستێ بپارێزێت چونکە ژینگەکەمان خەریکە بەرەو لە ناوچوون ئەچێ بە تایبەتی مناڵمان کە لە ئێستاوە فێر بکرێ ئەو شتێکی ئەیخوا کاغزەکەی فڕێنەدا بخاتە تەنەگەی زبڵەوە ئاگاداری دەمودانی بێ ئاگاداری ئەو خواردنانە بێ کە تەندروستن بیخۆن زۆر پێویستە ئەمانە ناوبەنە مانگی جارێ دوو جار ئەم ڕێکخراوانە بێن ئەم کارانە لە باخچەکانە و لە خوێندنگەکانە بکەن. دیارە ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگەم ئێمە ساڵانە ئەم هەڵمەتە بە هاوکاری بەڕێوەبەتی پەردەی چەمسەماڵ سازەکرێ ئەم ساڵ خۆشبەختانە توانیمان شتی باشتر بکەین ئەویش بە سازکردنی هەڵمەتی هۆشیاری دەمودان بۆ مناڵانی باخچەی ساوایان هەروەها دابینکردنی فڵچە و هەویری ددان بە هاوکاری خێرخوازان و کەرتی تایبەت دیارە ئەم هەڵمەتەی ئێمە هەموو باخچەی ساوایان لە سنووری قەزای چەمسەماڵ بە ناحیەکانیشەوە ئەگرێتەوە لە پێناوی کە بە هەمومانەوە بتوانین هەڵمەتی وەشاری دەمودان و پاراستنی ژینگە بە مناڵان بگەێنین ئامانجمە لەم هەڵمەتە خزمەتکردنی مناڵان هەروەها دروستکردنی نەوەیەکی ژینگە دۆست و تەندروست.